بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بنراني زۆر بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لە هەموو لایەکمان بێ. بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر پرسیاری بەڕێزێک کە نامەیەکی بۆ ناردوین لە ڕێی پەیجی تەلەڤیزۆنی دیمەنەوە و بەم شێوەیە پرسیارەکەی بۆ جەنابتان وەکو خۆی دەخوێنمەوە. ئینشاءالله تەوەرەی ئەم بەرنامەیەمان دەکەین بە باسکردن لەسەر ئەم پرسیارە. پرسیارەکە بەم شێوەیە: سڵاو مامۆستای بەڕێز، سزای کەسی دووڕوو چییە؟ سزای کەسی دووڕوو چییە لە دنیا و قیامەت؟ چی بەو کەسانە دەڵێت کە دووڕوون لە بەرامبەرت لە لای خۆتن زۆر بەڕێزەوە قسە لەگەڵ دەکەن، بەس لە پشتەوە ڕقیان لێتە بە خراپە باست دەکەن، بگرە بوختانت بۆ دروست دەکەن. دەستخۆشی لێ دەکەین بۆ ئەو بەرنامە جوانت. دەستخۆشی بۆ جەنابیشتان بۆ پرسیارەکەشت. بە پێویستم زانی ئەم بابەتە کە جێگەی داخە لە ناو کۆمەڵگاکەماندا هەیە و بە درێژایی مێژووی مرۆڤایەتیش کەسانی دووڕوو ڕێزم هەیە بۆ ڕووی یەک بەیەکی جەنابتان ئێوەی بینەران و بیسەرانی بەڕێزی ئەم بەرنامەی پرۆگرامی خۆشەویستی. ومێدەوارم کە ئینشاءالله خۆی گەورە بە ڕەحمی خۆی لەو سیفەتە خراپە بمان پارێزێ و ئەوانەی ئەو سیفەتە ناشیرنیان تێدایە خوا هیدایەتی ئێمەش و ئەوانیش بدە. سیفەتی دووڕوویی یەکێکە لە سیفاتە هەرە خراپەکان کە ئینسان زمان و دڵی وەکو یەک نەبێ، بەرەو ڕووی کەسێک شێوازێک بێ لە پشتەوە بە جۆرێکی تر باسیکە. دیارە ئەم بەڕێزا وەکو لە نامەکەیدا دیارە ئازار درراوە، کەسانێک دووڕوویان لەگەڵا کردووە. بۆیە ئەمە کێشەی هەر تەنها ئەو ئازیزەمان نییە کە لە ڕێی ئەو نامەیەوە ئەم بابەتەی ئاراستە کردووە و باسی ئەوەی کردووە سزایان چیە لە دنیا و قیامەتدا. لە وەڵامدا دەڵێن بەڕێزان، مێژووی دۆڕووی دوور و درێژە، لە هەموو کۆمەڵگایەکدا کەسانی دۆڕوو هەر هەن. کەسانی دۆڕوو کەسانی دەروون نەخۆشن، ترسنۆکن، مەسلحەت چین. خوای پەروەردگار لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا مرۆڤەکانی دابەش کردووە و پۆلیان کردووە بۆ سەر سێ بەش: کەسانێک ئیماندارن، کەسانێک کافر و بێبڕوان، کەسانێک منافق و دووڕۆن. هەر سێکیشیان لە قورئانە سوورەتیان بەناوەوە هەیە: سوورەتی ئەلمؤمنون، سوورەتی ئەلکافرون، سوورەتی ئەلمنافقون. جێگەی سەرنجە تەماشاکەن، سوورەتی ئەلمؤمنون لە پێشەوەیە، سوورەتی ئەلکافرون لە دواوەی قورئانەوەیە، سوورەتی ئەلمنافقون لە ناوەندی سوورەتی ئەلمؤمنون و ئەلکافروندایە. کەواتە وەکو ئەوەی پێمان بڵێ ئینسانی دووڕوو وەفای بۆ کەس نییە، نە لەگەڵ ئیماندارانە نە لەگەڵ کافرانە، خۆی ساغ نەکردوێتەوە، کەسێکی بەرژەوەندی خوازە. ئەو بەڕێزە خۆشەویستە کاتێک کەوا ئەڵێ من دڵم ئازار دراوە، دیارە بە پێینامەکەی بێ لە لای خۆت مەدحت دەکەن، خەڵکانەکەن کە تووشت دەبێ دەست لە سەرسەنگ بەڵێ گیان بە زمانێکی شیرین لەگەڵ تا دەدوێ، کەچی وەختی ئەزانی هەر فڵان کەسە قسەکانی دەبیستیەوە بە بەڵگەی ڕاستەقینە کە چۆن لە پشتەوە لێت دەدا. ڕاستەکەی زۆر جار بوختانیشت بۆ دەکا، نهێنیەکی تۆی لابێ ئەگە بچووک بێ ترش و خوێ پێوە دەکا بۆ ئەوەی کەسایەتی تۆ لە کەدارکە. بەڵام ئێمە دەبێ کاتێک کە ئەم گرفتانە ڕوبەڕوومان بوونەوە دڵی خۆمان زۆر تەنگ نەکەین، بگەڕێنەوە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش. ئێمە موسڵمانین، سەرچاوەکەمان قورئانە، بزانین قورئانی پڕبەرەکەت و بەخشش لەو بارەوە چی بۆ باس کردوین. قورئان پێمان دەڵێ کاتێک کە تۆ کەسێک ئاوا لەگەڵ تا دووڕوو بوو لە لای خۆت ستایش و مەدحی کردی، بەڵام لە پشتەوە لێیدا و زەممی کردی و ویستی چاڵت بۆ هەڵکەنێ، وەرە سوورەتی ئەلمنافقون بخوێنەوە. لەو سوورەتەدا خوای پەروەردگار سەرەتا دەست پێ دەکات دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون. سورة المنافقون آياتيك. خواهي پروردگار فرمي إذا بەڕێزان لە زمانی عەرەبیدا لە قورئاندا دووشتمان هەیە، ئینمان هەیە، ئیذامان هەیە. ئیذا بۆ تەحقیقە
واتە بۆ دڵنیایی کە ئەم شتە ڕوو دەدا ئین بۆ ئەگەرە خوا نەیفەرموو ئین جاءەکە المنافقون ئەگەر منافقەکان هاتن بۆ لات نانا خوا فەرمووی ئیذا جاءەکە المنافقون دڵنیا بە ئەی خۆشەویستم ئەی محەممەد صلی الله عليه وسلم کاتێک کە منافقەکان بە کۆمەڵ دێن بۆ لات جاءەکە دێنە خزمەت جەنابەت لە حزور تا دادەنیشن المنافقون ئەوانە بە کۆمەڵ دێن جاری شەیڕەن بێ بە تاک بێن لە لا تا دانیشن قالوا هەر هەمویان قسە بۆ یەک دەستێنەوە ئەشهەدو بالله بۆ یەکتر دەشێشن ئەڵێن ئینەکە لەڕەسوول الله نەشهەدو ئینەکە لەڕەسوول الله شاهیدی ئەدەین ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خاتەم بەڕاستی تۆ پێغەمبەری خوای جا سەیری وردی وشەکانی قورئان کەن نەشهەدو والله ئەوەندە بڕوامان بە پێغەمبەری تۆ هەیە وەکو خۆمان چاومان لێبوو بێ جوبریل لە ئاسمانەوە وەحی خوات بۆ بێنە و قورئانت بۆ بێنێ ئینەکە بەڕاستی تۆ ئینە تەئکید دەکەینەوە ئەوە پەنجەیان بۆ پێغەمبەری خوا ڕادەشێشە ئێمە شاهیدی ئەدەین لە ناخی دڵەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لرسول الله دیسان لامی تأکید ئینەی تأکید لامی تأکید نەشهەدو بۆ تأکید ئەم سێ تەئکیدە یعنی بۆی هیچ گومانمان لە دڵا نییە بەڕاستی تۆ شایەنی پێغەمبەرایەتی بەڕاستی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئێمە شاهیدی ئەدەین بەڕاستی خوا بەندە ناسە تۆ شایەنی ئەوەی خاتەمی پێغەمبەران بی ئەویان دەگوت بەخوا ڕاست دەکەی ئەی درود و سڵاوی خوا لەسەر بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەموویان مەدحی پێغەمبەریان دەکرد خوا دەفەرمێ والله يعلم إنك لرسوله خوا خۆی زانایە بەوەی کە تۆ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خوا شاهیدی بۆ ئەدا والله يشهد إن المنافقين لكاذبون بەڵام الله سبحانه وتعالى شاهد لەسەر ئەوەی ئەم منافقانە لەکاذبون سبحان الله خوش بە هەمان شێوەی ئەوان جوابیان دەداتەوە ئینەی تەئکید لەکاذبون لامی تەئکید هەر هەمویان درۆ دەکەن ئەوە قسەی ناوناخیان نییە ئەی پێغەمبەری خۆشەویستم صلی الله عليه وسلم ئەوانە دووڕوون چەندە بەدڵسۆزیەوە مەدحت دەکەن و ستایشی تۆ دەکەن بەڵام من شاهیدم لەسەریان الله سبحانه وتعالى خۆی دەفەرمێ کە ئەوانە درۆ دەکەن من شاهیدیت بۆ دەدەم کە تۆ پێغەمبەری خوای ئەگەر ئەم ڕستەی تێدا نەبووە والله يعلم إنك لرسوله زۆر خەتەر دەبوو جا بۆیە سبحان الله ئەم قورئانە بەس کەلامی الله سبحانه وتعالى تداخلی قسەی پێغەمبەریشی تێدا نییە صلی الله عليه وسلم بۆ هیچ وشەیەکیش بۆیە نەیفەرموو إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله ئەگە بیفەرموایە والله يشهد إن المنافقين لكاذبون نعوذ بالله يعني وەکۆی خوش بفەرمێن پێغەمبەر نییە بەڵام ئەم ڕستەیە دەبێ هەبێ والله يعلم إنك لرسوله لەبینی قسەی کافرەکان و ئەو شاهیدە ناڕاستەی کە دەیاندا و خوا بە درۆیان دەخاتەوە ئەبێ والله يعلم إنك لرسوله هەبێ بەڵێ بەڕێزان ئەوە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرە دڵپاکە ئەو پێغەمبەرە ڕەحمەتە چەندە ڕێزی لێدەگرتن چەندە کاتی بۆ تەرخان دەکردن مشکیلەکانی بۆ حەل دەکردن ئەوانیش بەو زمانە لوسیان ئاواستایشی پێغەمبەریان دەکرد صلی الله عليه وسلم کەچی کە دەچوونە پشتەوە زەمیان دەکرد خوا فەرمووی والله ئەوانە درۆ دەکەن خوا دەفەرمێ من شاهیدم کە ئەو منافق و دووڕوانە درۆ لەگەڵا دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم هیچ ئیمانیان بە پێغەمبەرایەتی تۆ نییە ئەوانە دەزانیت چیان دەوت کاتێ پشتیان لە پێغەمبەر دەکرد صلی الله عليه وسلم و سەریان بە یەکەوە دەنا زەمی پێغەمبەری خۆیان دەکرد هم الذين يقولون لا تنفقوا على من عند رسول الله حتى ينفضوا وت کاکە یارمەتی ئەو کەسانە مەدەن کە لە مەکەوە هاتوون و مهاجر و کۆچ کردوون یارمەتی یارانی محەممەد مەدەن صلی الله عليه وسلم بۆ ئەوەی لەبەر هەژاری و فەقیری و نەداری بڵاوی لێ بکەن ئەمانە برسین ئەمانە بێلانن گاڵتەیان بە سەحابەکانی پێغەمبەر دەکرد صلی الله عليه وسلم پیلانیان دادەنا واتە ڕەگە ئابووریەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببڕن لە ئەنجامی برسیکردنی هاوڵەکانی و یارمەتی نەدانیانەوە ئەوانش بڵاوی لێ دەکەن و دینەکەی کۆتایی پێدێ دەیانگوت يقولون لئن رجعنا إلى المدينة ليخرجن الأعز منها الأذل دەیانگوت ئەگەر گەڕاینەوە بۆ مەدینە لە جەنگاوان دەوت ئەبێ ئەو لات و پوتانە لەلایەن ئێمەی عەزیز و سەربڵندەوە شار بە دەریان کەین دەهاتن لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژیان دەکرد لە سەفی یەکەما بەشداریان دەکرد لە جومعەیە دادەنیشتن عومرەیان دەکرد زەکاتیشیان دەدا خێریشیان دەکرد
ئاواش لە حزوری پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدڵ سۆزیەوە ئەیانگوت بەڕاستی تۆ پێغەمبەری خوای کەچی لە پشتەوە بزانێت چ زەمێکیان دەکرد کە خوا لە سوڕەتی ئەلمونافیقوندا زۆر بە دوور و درێژی باسییان دەکات. بەڕێزان خوای پەروەردگار زۆر زۆر لە قورئانە تیشکی خستواتە سەر بابەتی دووڕووەکان، چونکە موسڵمانەوە ئیمانداری بە حەق دیارە، کافریش دەڵە کافرم، جوولەکە دەڵە جوولەکەم، گاور دەڵە گاورم، دینێککە دەڵە ئەوەم، خۆیان یەکلایی کردوێتەوە. بەس منافق ئەڵە مسڵمانم، ئەڵە دیندارم، ئەڵە پێغەمبەری خوام خۆش دەوێ، ئەڵە خوام خۆش دەوێ، کەچی خوا خۆی شاهیدیە دەکە ئەوانە درۆ دەکەن، ئەوانە قسەی زمان و دڵیان یەک نییە، ئەوانە زۆر خەتەرن. ئێمە چی لە کەسانی دووڕوو بکەین؟ خوای پەروەردگار دەفەرمێ وإذا رأيتهم تعجبك أجسامهم، ئەو دووڕوانە نیشانەیان ئەوەیە کاتێک کە دەیانبینی بە لەش و لار بە جلوبەرگ بە هەیئەت و شەخسیەت و کەسایەتی هەر سر سۆڕ دەمێنێ، چ پیاوێکی چ ئافرەتێکی کەشخە داپۆشرا و ڕێک و پێک محتەرەم خاوەن کەسایەتی خاوەن پێگە خۆی وا دەردەخا کە ئەمە کەسێکی زۆر پایە بەرزە. وإن يقولوا تسمع لقولهم، کاتێکە قسە دەکەن زمانێکی شیرین، زمانێکی ڕەوان، ڕۆشنبیر، قسەزان، هەر شیرینە گوێ لە قسەیان بگری. بڕێزان سەیری وردی قورئانکەن. هەموو جار پێتان دەڵێم کە قورئانمان خوێندەوە با لێی وردبینەوە. ئەم دوو سیفەتە زۆر جوانە لە ئینسانە هەبێ، جلوبەرگی خاوێن، کەسایەتی و پایەبەرزی، ئینسانێک تعجبك أجسامهم، هەیکەلێکی ڕێک و پێک، قژێکی داهێنرا و جوان، شخصیەتێک هەر سەرنجت ڕابکێشێ. ئەمە لە ئیسلامە مانع نییە. بەڵام دووەمیشیان زمان شیرینی، ڕۆشنبیری، قسەزانی، قسە ڕەوانی، ئەمەش بۆ خۆی چاکە. ئەی بۆچی خوای گەورە زەممی ئەوانە دەکا؟ زەممەکە لەوەدایە ئەوانە دڵیان ناتەواوە، ئەوانە ئەو قسانەی کە دەیکەن بەرەو ڕووی خەڵک ئەو زمانە شیرینە دڵیان وا ناڵێ، لە دڵەوە نەفرەت لە بەرامبەر دەکەن. ئەو کەسایەتیە بەس دیکۆرە، دیوی ناوەی کلۆرە، دیکۆرێکی گەورەی جوان، بەڵام ناوەڕۆکێکی ناخبۆگەنی وێران. بۆیە بەڕێزان گرنگی مرۆڤ لە ڕواڵەتەکەیدا نییە، گرنگی مرۆڤ لە وشەکانیدا نییە، گرنگی مرۆڤ ئەوەیە با ڕوخسارت جوان بێ، بە زمانت شیرین بێ، ئەگە دڵ لەگەڵ یا پاک و پوخت بوو بەرامبەر بە خەڵکی بەخوا ئەو کاتە کەسێکی باشی. ئەگەر دڵ وێران بوو دڵنیا بە تۆ وێرانی. بەڵێ خوای پەروەردگار دەفەرمێ كأنهم خشب مسندة، وەکو تەختەدارێکی وشکی هەڵپەستێردراوان. ئێستا دارێک بیهێنە بەر چاوت، کرمۆڵ بووە، وشک بووە، تەڕایی تێدا نەماوە. دارێک هەمومان لە لادێدا ژیاوین، دارێک کە کرمۆڵ بووە، یعنی مەیلە و ڕزیوە. ئەم دارە ڕزیوە لە شوێنەکە هەڵت پەستاردووە، بە کەڵکی ئەوە دێت دارە ڕای خانووی پێ بکەی و قورسایی خانۆکەتی بخەیتە سەر، نەوەڵا هەر ئەوە بکەی دەشکێت، چونکە کرمۆڵ بووە لە ناوە، کرم لێی داوە، فشەڵ بووە. ئەی ئیشی ئەم دارە چیە؟ وەڵا بەس بۆ سووتان باشە. خوا دەفەرمێ وەکو ئەو دارە سوتاوەوان ئینسانانێکی بێخێری ناو کۆمەڵگان، بەس لە دیوی دیکۆرە کە چاوت پێیان دەکەوێ کەسێک دەبینی بەڕاستی بەم قات و ڕیبات و بۆیم باخ و تەرتیباتەیەوە بێ، ئەڵی بابە ئەمە دیارە پلەدارێکی گەورەیە کە قسەت بۆ دەکات، سوێندت بۆ دەخوات و سۆزیت بۆ دەردەبڕێ. جاوە بەڕێزان لە هەموو شوێنەکان کابرا نووسینگەیەکی خانووزەوی و بزاری هەیە، کەسێک نووسینگەی ئۆتۆمبیل فرۆشتنی هەیە، ئەگە سەیری نووسینگەکە و مێز و تەرتیباتی دەکەی، ئەگە سێریەکەی ئەم کەسایەتیە بەم جلوبەرگە تایبەتەوە، ئەڵێ ئەمە قەت بۆ $100 و $200 ئەم هەموو سوێندە ناخوا. ئەم زمانە شیرینەی بە حیساب ڕێنمایی دەکا، کەچی دوایی چ ناخێکی بۆ گەنی هەیە، چۆن چاڵی بۆ هەڵکردووی کەوا بتخاتە چاڵێکەوە ئەو سەرمایی چەند ساڵێکە پێتەوە ناوە هەموو لە دەست دەرێنە و قۆڵت ببڕێ. ئەوانە منافقن. دۆستایەتیت بۆ دەردەبڕێ کە بەڕاستی دڵسۆستە، کەچی لە ناخەوانی ئەوێت لە پشتەوە لێتدا و لە ناوت بەرێ. خوا دەفەرمێت چی بکە بۆیان؟ یحسەبون كل صیحة عەلەیهم، ئەمانە ترسنۆکن، چونکە ئەوەندەیان فێڵ و ناپاکی کردووە، لەگەڵ هەموو دەنگێکا ڕادەسڵەکەن. تەلەفۆنێک بێ ترسیان هەیە، لە دەرگای ماڵیان داوێت ترسیان هەیە، چونکە پەرێزیان خاوێن نییە. هم العدو فاحذرهم، خوا دەفەرمێ ئەوانە دوژمنن، ئاگادار بە لێیان، بە حەزەر بە، وریا بە. سوبحان الله، خوا دوو ڕێنمایی کردوین، چیان بەرامبەر بکەین؟ پشتیان پێمەبەستە. هەر کەسێ بە بەڵگە زانیت لە لای خۆت مەدحی کردووی، لە پشتەوە زەممی کردووی، خوا دەفەرمێ
دەنجی لێدا مەبڕە هەر لە ڕێگا مەرحەبایی بکە بەڵام هاتوچۆی ماڵی مەکە مەیکوژە ئابڕووی مەبە بوختانی بۆ مەکە تۆ بەخراپەی ئەو مەکە بەڵام پشتی پێ نەبەستی ئەو وەکو ئەو کۆلکەدارە کلۆرە وایە نەبە کەڵکیدارە ڕای خانوو دێ بەس بۆ سووتاندن باشە لە لیستی خۆتا بیسڕەوە ئەوەندە بیری لێ مەکەوە فڵان کەس ناپاکی لەگەڵا کردوم دڵی خۆتی پێمە سووتێنە لە لیستی هاوڕەکانت دابی سووتێنە لە ناوی بەرە بیسڕەوە لە ژیانتدا دووەمیشیان عەدووە خوای گەورە ئامۆژگارێکی زۆر جوانمان دەکا بەڕێزان پێمان دەڵێ زۆر زۆر متمانە بە هەموو کەس مەکە ئێمە زۆر جابووە دەبینە قوربانی گرەیەکی دڵت هەیە گرەی دڵت هەیە دەروونت پڕە مشکلەیەکت هەیە بەس بۆ ئیمانداری بە حەقی باسکە بەڵام ئاگادار بە هەر کەسێک دوورکار نوێژی کرد و تەسبیحێکی بەدەستەوە بوو تەسبیحاتی دەکرد وریا بە خۆ کافرانش ئەو منافقانش ئەویان دەکرد نوێژیشیان دەکرد لە خزمەت پێغەمبەریش بوون صلی الله علیه وسلم دەچوونە جیهادیش بەڵام منافق بوون خوا دەفەرمێت دوژمنن لە دوژمنەکەت بە حەزەر بە کاکەجان خوشکە باشەکەم قسەی خۆل لە لای هەموو خەڵک مەڵێ کێشەیەکت هەیە گرفتێکت هەیە مشکلەیەکی ژیانت هەیە لە لای هەموو کەس باسی مەکە نەوەکو لە ڕیزی ئەو منافقانەدا لە ڕیزی ئەو هەموو خەڵکانەدا منافقێکی تێدا بێ دواڕۆژ ئابڕوت بەرێ دواڕۆژ بڕێ قسەکانت بۆ خەڵک بژێڕێتەوە دواڕۆژ ڕۆژێگەل لەگەڵ تۆدا ناکۆکیەکی هەبوو ئەمە بە فرسەت بزانە کارتی فشار بێ لەسەرت وایە دەبێ ئاگامان لە خۆمان بێ هەر یەکێک لێمە لە ژیانە گرفتێکی هەیە نەچی بۆ هەموو کەسی باسکەی ئەو کەسانە هم العدو فاحذرهم قاتلهم الله ئەی خوا بیان کوژێ ئەنا یؤفەکون ئەوە خوای گەورە خۆی لە ناویان دەبا خوای گەورە ئەو پیلان و تەڵەکەی بۆ خەڵکی دادەنێن بەسەر خۆیاندا دەشکێتەوە ناوبڕێکمان لەبەر دەمایە بەشی یەکەمی بەرنامەکەمان تەواو بوو ئینشاءڵڵا گە دەرفەت بوو لە بەشی دووەمیشە هەندێک قسە لەسەر کەسانی دووڕوو دەکەین بابەتێکی گرنگە با بە خۆماندا بچینەوە خۆمان پاکەینەوە و لەو کەسانش بە حەزەر بین کەوا دووڕوون لەگەڵماندا وەشتمان لێبینیون ئاگادار بین نەکەوینە داویانەوە دوای ناوبڕدەینەوە خزمەتان و ئێوەش لە دوای ناوبڕەکەەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بۆ دوژمارەی کە دێتە سەر شاشەی کەناڵی دیمەن بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز هاتینەوە خزمەتان و بەو دوژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن ئێستا ڕاستەوخۆ ئینشاءڵڵا دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن لە خزمەتتاندا دەبین تەوەری بەرنامەکەمان بریتی بوو لە بابەتی کەسانی دووڕوو ئەو کەسانی کە خوای پەروەردگار دەفەرمێ هەر کەسێ ناپاکی لێبینی لە ڕووی خۆتدا دۆست بوو بەڵام لە پشتەوە نەیار بوو بوختانی بۆ دەکردی تۆ دووشتی لەگەڵ بکە یەکەمیان قەت متمانەی پێمەکە کۆلکەداری وشکە و بەس بۆ سووتان باشە خۆتی پێوە مەسووتێنە ئەوەندە خەفەتی پێوە هەڵمەگرە لە دڵ تا ڕەشیکەوە قەت متمانەی پێمەکە بەڵام تەرکی مەرحەبایی مەکە مەرحەبایی هەر بکە با لێن نەبێ بە دوژمن بەڵام هم العدو فاحذرهم خوا دەفەرمێ ئاگادار بن ئەو کەسە دووڕوانە وەکو دوژمن لیان بە حەزەر بن لیان لەسەر هەست بن نهێنی خۆتان بۆ هەموو خەڵکی بەڕێزان باز مەکەن زۆربەی خەڵکی کە تووش داوی ئەو کەسانە دەبێ ئەوەیە سافیلکەیە ئینسانی موسڵمان نە گومانی خراپی بە هەموو کەس هەیە نە متمانەی تەواوی بە هەموو کەس هەیە هەندێشتی تایبەت هەیە کە پەیوەستە بە شەخصی خۆتەوە تەنانەت کەسەکە زۆر زۆر ناوازە نەبێ زۆر جێگەی متمانە نەبێ بۆی باز مەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێشتی تایبەت هەبووە لە ئیسلامدا لەناو گەعامی سەحابە باسی نەکردووە کە لە ١٩ جێگەی هەموو متمانێکی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا حەزەری ئەوەی کردووە نەوەک یەکێ لە منافقان لە سەفەکە دانیشتە بێ و ئەم قسەیە بکەوێتە بەردەم حوزەیفەی یەمانی لەناو هەموویاندا هەڵبژاردووە صاحب سر النبی خاوەنی نهێنیەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە تۆش کێشەی خێزانیت هەیە لەگەڵ هاوسەرتدا لەگەڵ منداڵەکانتدا لەگەڵ دایک و باوکتدا ئامان نەچی نهێنیەکانی خۆت بۆ هەموو خەڵک هەڵڕێژی سپێنێ لە دژت بەکاری بێنێتەوە چونکە ئەو منافقە زمانی شیرینە کە قسە دەکە متمانەی پێ دەکەی بەڵام ئاگادار بە لێن نەدا ئەگەر پەیوەندیمان هەبوو بە ڕێزان دەتوانن بەڵێ پەیوەندێکمان لەگەڵایە مامۆستا ئاشنا ئێستا لەسەر هێڵی تەلەفۆنە فەرموو مامۆستا گیان سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵا مامۆستای بەڕێز مامۆستای بەڕێز زۆر سپاس دەکەین خۆی گەورە جەزا باتەوە زۆربەی سال لە خزمەتی موسڵمانانای وەڵامی سوالەکانمانە دێنەوە ئەزیتەوە خۆی گەورە جەزا باتەوە ئینشەڵڵا لەگەڵ ئێوەی بەڕێزیش دەخوا پاداشتی جەنابیشتان داتەوە من سپاس دەکەم وەڵام مامۆستای بەڕێز سوالێکم هەبوو من دایکێکم هەیە بڵێن بە تەمەن و کلێچیشە اینجا دایکم خوشکی من دایکم
بەڵێ دایکت کرێتی و بە تەمەنیشە اینجا مامۆستای بەڕێز معاشی خۆی هەیە بەڵام معاشەکەی کاتێک هەی لێ ئەیە و عیادی پێوە ئەکە بڕێکی زۆر کەم ئەمێنێتە لە معاشی. اینجا مامۆستاجان منیش جاروبار لە ماڵی خۆم سپاس بخۆی گەورە هەم هاوسەرەکەم هەم خۆشم معاشمان هەیە جاری وا هەیە زۆر سپاسەکەم جاری وا هەیە من یارمەتی دایکم ئەیەم لە ڕووی مادیەوە بڵێن لە ڕووی عەشەی ماڵەوە بێ یان لە ڕووی پارەوە بێ بەڵام ئەمە هاوسەرەکەم ئاگای لێ نییە من گوناهبار ئەبم. تۆ لە پارەی خۆت دەیدیتە آخر ما وەسەپاری خۆم و پیاوەکەم هەریەکە من پیاوەکەم ئەومان لەبینە نییە بڵێن ئەمە مەعاشی خۆمە ئەو نەوەڵام مامۆستا بەڵام من ئەگەر ئەمە پیاوەکەم ئاگای لێ نییە بەشی دایکمەدە من بڕێکی کەمی ئێنێ وە یعنی ئەو نەناکە هاوسەرەکەم زیانی پێ بگات تەسیل لەسەر ژیانتان چێتم ئەگەر من بە ئاشکرا بینم بە دایکم و من بە ئاشکرا بینم بە دایکم چکە هاوسەرەکەم پێ خۆش نییە ئەڵە دایکە خۆی معاشی هەیە ڕاستەکە بەڵام دایکم ئەو پارەیە کەمە بووی چکە کرێ ئەیە هەموو کاتێ لە عیادی و نەخۆشی درێژخانی لەگەڵە مەجبورم بۆی هەم بینی دایکم و هاوسەرەکەم تێبنەچێ ئەو شتە بە ئاشکرا ناکەم چکە من هەوڵم دێوە لە شێوازێکی بڵێن ئەها لە کاتی گنجاو هاوسەرەکەم بڵام حەزەکەم یارمەتی دەم ئەوانە پێی خۆش نییە ئەمە ڕاستیە نامێ یعنی هاوسەرەکەم دڵی لێم بێشێ مەجبورم ڕوشم نایە هاوسەرەکەم بڵام لە معاشی خۆم ئەیەمێ معاشی خۆم هەیە مەجبورم ئەوە یعنی بە شێوەیەکی نهێنی لێمێ بەدایکم بەڵام کارێکی وە ناکەم زەرێک زۆر بەسییان بە هاوسەرەکەم بدەنی ساز بخۆن تێرە ئێمە حاڵمان باشە خۆم هاوسەرەکەم یعنی لێنا زیادە من ئاوە بەسیرێکی دایکم بکەم من گوناهبارە بم یەکەم جاری ئەمەم خۆشێنی هاوسەرەکەم بێ ئینجایی خۆم ماڵم سەو بابەتە دەکەم پامەکەت پوخت و کورت بکەیش دەستەکان خۆش بێ ئەنجاماوە سەجان هەر خوشتەکەشم هەم کرێتیە جاروبەر بڕێکی زۆر کەم یارمەتی خوشتەکەشم ئەم بەڵام ئەمەش هەر هاوسەرەکەم نازانێ من گوناهبارە بم کتابمامەسا بە شێوەیەکی بە پرسیاری هەر جەنابەت نەبێ خەڵکی تریش بێ قسە دەسەر دەکەین بەئیزنی خۆی گەورە لە درێژەی دەیگیان سەرچەمە مۆساش ناخوا لەگەڵ پەیوەندێکی ترمان لەگەڵ دایکی بیلال فەرمو خوشکە باشەکەم سڵاوی خوا لە بەڕێستاندا دەیگیان لەگەڵ ئێوەی بەڕێزیشە پرسیاری یەکەمت فەرموودا دەگیان سەردانی گۆڕستان هەندێک جاری مردۆگان لەبن بە ئێسکوپروس ئەگەر ئاگای لێتەوە ئێسکوپروسە چۆن ئاگای لێتە چۆنەوە بینێ بەسەر چاوی شەڵا قسەت بۆ دەکەم پرسیاری دووەمیشم مامۆستان بەڵێ سێکە بە حادیسی سارە بڕاجەر بێ بۆ نمونە هاوسەرەکە و لێی خۆش بێ خۆ دڵی خۆلی خۆش نەبی گەردنی ئازار نەکەیت دوعای لێ بکەی گوناحبارە بیت لەبەرەوەی کەسەکە 100% یاسایەتی بەسەریا تاوابار بۆ بە مردنی ئەو مرۆڤە ئایا بە قەزا و قەدەر ئەسمارەکرێت مێردەکەت بڵێن وەکو سوحی عاشایری ئازادیان کردۆ لێ خۆشبوون بەڵام پرس بە دایکەکە نەکراوە کە ئەولادی ئەمیشە تا ڕەهیوە نەگیرا هەچە ناڕازی بۆ هەر ڕەهیوە نەگیرا لەبەرەوەی بە قەزا و قەدەر حساب کراوە لێ خۆشبوون کراوە بەس دایکەکە لە گەردنی ئازار ناکەم دوعای لێ ئەکا لە دڵی خۆیەوە لەبەرەوەی ئەو کەسە تاوانبار بە 100% کەسی مرۆڤایەتی بەسەریا ئەمجار ئەوەشی کە کوشتێتی تەمەنی 18 ساڵ بووە من جەرگم بوو سەکنیش بوو ئەوە نەبێ ئەوی سایق بێ و تاوانبار بێ هەڵەیەکی هەبێ یا بەرکەوتنیان هەبوو بێ 100% کەسی مرۆڤیاوی بەسەریا دوایش هاوسەرەکەم دوای بۆی دەرکەوت دوای لێ خۆشبوون و پرسە و بانکردن ئەوش خۆی کەزانی 100% تاوانبار بوو بە مردنی کوڕەکەم پەشیمان بوو بەس خۆ تازە پەشیمانی دای نایە بەس من خۆم دوعای لێ ئەکەم گەردنی ئازار ناکەم ئایا ڕەبی خۆی سەبوریتان بدای ئینشاڵڵا خوشکە باشەکەم بەڵێ دایکی بیلال پەیامەکەی جەنابیشت گەیشت ئینشاڵڵا لەسەر ئەو بابەتە قسەت بۆ دەکەم یا ڕەبی خوا سەبوری تۆش بدە خوا کاکەش بە بەهەش شاد کە ئینشاءالله لە دنیا و قیامەت ئاجرتان داتەوە سەبوریتان دڵ دەروونتان بدە یا ڕەبی خوا ڕەحمەتمان بە هەموو دایکمان بکە ئینشاءالله کاک ئیسماعیلمان لەگەڵە فەرموو کاک ئیسماعیل گیان سلام علیکم عەلەیکم السلام و رەحمەت الله کاک ئیسماعیل گیان دەستخۆشی بەنامەکە دەکەم سپاس دەکەم کاک ئیسماعیلی خۆشەویست سلام مارەکان ئاوادان کردەوە بەڕاستی یانی هەر یا من بەرنامەیەکی دەبینم بەڕاستی ینی درم دەبتەوە بەڕاستی چاو مازکەم کاکە ئیسماعیل گیان خۆتان بەڕێزن هەر چاوگەش بن یا ڕەبی خوا ماڵی هەموو ئیمانداران ئاوادانکە سلامەت وڵای مامە هەم پرسیارێکم هەیە پرسیارەکە ئەوەیە ئەو ڕۆ بەڕاستی لەو بارە دۆخە خراپە یعنی
بوتشاني لا لا شي كارو كسابة دراوس عالم بري وقت بالتأخير يعني أمن دعوة نومتي براسي يعني أو مو شيء بدا يعني أمن بونو من ساعة من عم باردة كان بقرأ عن حتى الروسا 2000 فيها بو خدای لسر ما دبروا ذاك يعني وسعك الزور ناقص ما سبراسي يعني بارلو هي لو كانال نيويا تا ديوا كانال نيويا دبتو لو بارني لو يعني سبب إرادة ما مسا إن شاء الله سبيني دوفشي يعني وكد لسوي بيجات يعني أخمتي وشيال كانوا براس يعني أو وسع نافر أو يقدر كار دس يعني أو دنيا شيوان دي براسي يعني خلق لو أصحاب شي كابري خراب ذا يعني كسب سيناك لولا يك لسليمانية وقت سيدك منا أوبوسيونال سيدك منها أو هذا كم كسب بكسبية ما مثلا أو تعرف كم پیامەکەی سواس دەکەم ڕاست دەفەرمووی ئینشاءالله ئێمە هەر قسەی خێرم و ڕاگەاندنمان لەسەرە گەیاندنمان لەسەرە بەڵکو قسەیەکی خێریش بەگوێ بەرپرسانی ئەم وڵاتە بگا و خوای گەورە ڕەحم بە ئێمە شوبەوانیش بکات بمان خاتە سەر شەقامە ڕێگەی خواناسی و خزمەتکردنی میلەت دەستەکان خۆش بە کاک ئیسماعیل ئینشاءالله لە درێژەی بەرنامەشا قسەی لەگەڵ دەکەین دادە نەسرین فەرموو عليكم السلام ورحمة الله خشكي بريزم خاله رازي بێ دادەگیان خۆی گەورە سەلامەتتان کە پرسیارە یەکەمت خوشکەکەم من باوکم نەخۆشە نوێژی نیوەڕۆ سونەتەکان ناکەم لەگەڵ عەسرە بەس ئەوەکانتر نوێژەکانەکەم ئایا گوناحبار نابم بەس نوێژە سونەتەکان ناکەی بەڵێ لەبەر خزمەتی باوکت بەڵێ ئەگەر باوکم یەکێک لە ماڵمانە بێ بڵە براکانم لەوە بێ نوێژەکانەکەم ئەگەر باوکم ئەگەر کەس لە ماڵانە بێت لەبەرەوەی ناتوانێت خۆی لەسەر کورسیەکە بگرێت لەسەر کورسی نوێژەکات جاروایە لەوەش خۆیەکێ بەرە بێتەوە ئەبێکێ بە دیارە و بوەستێت جا زوو نوێژەکەمەکەم بە دیارەوە وەستم ئەڵم نەوە کە سەری سوور بخوا بکەوێت بەسەر چاوتەنها سونەتەکانی نیوەڕۆ عەسر بۆ ناکرێت بەڵێ پرسیاری دووەمیشمەوەی مامەسا من لە ئەنی گوێ لە قورعان زۆرەگرم بەڵام ناتوانم دانیشم بە دانیشتنەوە ئیلا بێ پاڵکەوم گیانم تێکە چێ پێی ینی کە قورعان گوێ لێ دەگری لەشت تێک دەچێ بەڵێ بۆ نازانم مامەسا ئیلا بێ دابنیشم ئیلا بێ ڕابکشێم ناتوانم بە دانیشتنەوەی گوێ بگرم و بە تایبەتیش ناتوانم گوێ لە ڕوقیە شەرعی هیبەیت شێوەیە بگرم لەوە چێتۆ گومانت لە خۆت هەبێت سحرت لێکراوێ نازانم چی لێکراوێ ئەو گومانانت هەیە لە خۆتە نە مامۆستا بەس ئەوەیە گوێ لە قۆهین بگرم لە ڕوقیەت شەرعی مامۆستا چۆن مریشکێک سەری ببڕی ئاوە هەڵە پەڕێت ئاو هەم لێ دێ بەسەر چاودا نەسرین ئینشاءالله قسە خوا جەزای خێرت بداتەوە خوا حافیز مامۆستا گیان کاکە هاوڕێ فەرموو عليكم السلام ورحمة الله وبركاته برا عزكم كاكا هاورە تۆز تەلەڤیزۆنەکەت کەسکەی شوێنەکەت بۆڕە کاکە هاوڕێ دیارە شەبەکەت باش نییە دەنگەکە باش ناکاتە ئێمە ئێستا باشترە ئێستا باشترە باڵە فەرموو کاکە هاوڕێ وەڵای نازانم شوێنەکەی تۆ شەبەکەکەت باش نییە دەنگەکە دیسان پسڕ هات ببوورە کاکە هاوڕێ ئینشاڵڵا هەوڵ دۆ پەیوەندیمان پێوە بکەیتەوە داوای لێبوون نەکەین خەتا لە ئێمەوە نەبوو خوشکە فاتیمە خوشکی بەڕێزم فەرموو مامۆستاگیان سڵاو سڵاوی خوا لێ بەدادەیگیان زۆر سوپاس دەکەم بۆ ئەو پەیوەندیەکەم بۆ مەگیرە مامۆستاگیان دوو پرسیارم هەیە فەرموو پرسیاری یەکەمە دادەگەن مامۆستاگیان پرسیاری یەکەمم نی سعاتی ئەمێنێ بۆ نوێژی نیوەڕۆان ئەسران خەڵتنان من دائنیشم سڵاوات دێم لە پێغەمبەر لە نوێژەگرم نوێژی سنەتی لە نوێژەکەم اینجا ذکرەکانەکەم لا إله إلا الله أكبر سبحان الله ئەمانە ئەکەم ئایا بیدعە نییە هەتا بانگە فەرمیە ئەمە یەک دووهەمیش پرسیارم ئەوەیە براژنەکەم بە ڕۆژووی لەسەر هینی پێران دوو ڕۆژی ماوە لەسەری بیگرێ ئایا ئەبێ بە 4 ڕۆژ بیگرێ یاخود هەردوو ڕۆژەکە بگرێتەوە پێرارە ڕۆژەکان مامۆستاگیان زۆر سوپاس دەکەم ئەگەر جوابی ئەو پرسیارم بیتەوە بەڕێزی خوا لە ڕازی بێ سەرچام خوشکە فاتیمە
کاک هاوڕێ وابزانم پەیوەندێکی وەرگیرایەوە کاک هاوڕێژیان فەرموو مامۆستا گیان داوای برن دەکەم دیار بشە بکەونم داوای لەبوون نەکەین سوپاس بۆ جەنابەت دەست ماز دەکەم مامۆستا گیان مامۆستا گیان سوال یەک سوالمە بوو سوالەکەی منەوەیە ئەم چەند فیزە کار دەکەم لەو باقانەی خۆمان دەرهینایە ئەو فیزە کارتانم ئەو فیزە کارتان هەیە فیزەی بانقی ئەو ئی بانقی ئەوزەم لێرە دەرمهینەیە و بەخۆم ماوە پێشتە چوومە ئیمارات کارتەکانم برتێن دەرلەکەم برادەرەکەم دانایە پارەی عێراقی لێرە داخیل دەکەم نوێندەر درهەم دوو دەردەین لە پاشان لۆن دەنێرنەوە پارەکەی وەردەگرم و ما هەم ماگانە لیمتی دەمەیە تێ دەکەم ئایا ئەو هیچ ئەشکالەکی مامۆستا گیان تۆ لێ بەس 32 نازان بە چەندە بۆت بۆ دەشکەنەوە نیە وڵا بە چلنووی دەچێنەوە مامۆستا 32 نییە ئەوانەش ئەمولی خۆیان وەردەگرن بانک هەمووی وەردەگرن والله کاکە هاوڕێ ئینشاڵڵا جوابت دەدەمەوە هەرچەند بڕای وەرز زانستی تایبەتی من نەبێ من لەم بەرنامەدا شەر نییە هەموو پرسیارێک ئاستی زانستی من بێ منەوەی کە لەی دڵنیا نەبم ناتوانم قسەی لەسەر بکەم بە حرمەتی جەنابەت کاکە هاوڕێژیان ئینشاڵڵا ڕێنمایەکی باشی جەنابەت دەکەم باشە مامۆستا گیان زۆر مەمنون دەست خۆش خوا خێرت موسی قوربانم دو پەیوەندیماندا دەبەیان فەرموو مامۆستا گیان سەلام عەلەیک. عەلەیکم السەلام و ڕەحمەت الله خوشکە باشەکەم. مامۆستا گیان من پرسیارێکم هەیە یعنی مارێکی ئەینە تر خزمی خۆمانە تێکەڵیان بوومە ئەم ماڕە بە من ئەلێن وەڵڵاهی ئێمە نەخۆشێکمان هەیە لە چاوپیسی تۆ ئەزانین هیچ شتێک لە خۆم شک نابێ مامۆستا بە حیاتی ڕووداوی وام بەسەر نەهاتووە ئەوە تەمەنم وا 40 دانە ساڵە بێشتی وام نییە تر کچ و کوڕم گشتی عازەبە و پێم ئەڵێن وەڵا تۆ چاوت پیسە و هاتوویتە تەماڕمان لە چاوەنی تۆ ئێمە ئاوە قەرپەوە بینە ئەو کچەمان تووشی نەخۆشی بووە. اینجا من مامۆستا گیاوتم بزانم ئەتا چەنێ ئەو کەسە گوناحبارە من حتا ئەو کەسە بێنە لە دنیای گەردنی ئاسا ناکەم بە تەمانی مامۆستا جارێکی تر پیشیانم تۆ پا بە ماڵتانە بکەم بەسەر چاودا دەبێت ئینشاڵڵا لەسەر و پرسیارەوەی جوانی جەنابەت چاوت خۆش بێ خۆ مامۆستا گیان دەستت خۆش بێ یا ڕەبی خوای گەورە پاداشت داتەوە مامۆستا گیان زۆر زۆر سوپاس دەکەم مامۆستا گیان دەستت خۆش بێ خۆ خوشکە باشەکەم خوا لە ڕازی بێ یا ڕەبی. بەڕێزان داوای لێبوون دەکەین دیارە کاتەکەمان بەشی هەڕەم بێ وەڵامدانەوەی ئەمە دە پەیوەندی بەڕێستان بکە ئەوانی کە پەیوەندەکان بۆ وەرنەگیرا بمان بورن ئینشاڵڵا دەرفەت دەبێت لە بەرنامەکانی داهاتوودا بە پێی توانە ئێمەش لە خزمەتتانە پەیوەندیەکان وەردەگرین. بابەتەکەمان لەسەر دوو ڕووی بوو ئەوەندە دەڵێم ئینشاءڵڵا با هەمومان هەوڵ بدەین زمان و دڵمان یەک بێ. بەڕاستی نەخۆشیێکی دەرونیە. ئیسلامێک کاتێک کە مرۆڤی ئازاد کردووە ئازادی کافر بی ئازادی موسڵمان بی ئەگە ئیماندار بی سەرفرازی دنیا و قیامەتی وەڵڵای ئەگەر کافر و بێبڕوابی قورئان و پەیامی خوات بەڕوون و ئاشکرایی پێگەژی بەدبەختی دنیا و قیامەت دەبی بەڵام ئازادی مرۆڤی دووڕووی ڕقلەیە ئین المنافقین فی الدەرک الأسفل من النار منافقەکان لە پلەی هەرە خوارەوەی ئاگردان بۆچی چونکە دەروون نەخۆشن بۆ فێڵ لە خۆت دەکەیت ئیمانت بە خوا نییە ئیمانت بە پێغەمبەری خوا نییە صلی الله علیه وسلم ئیمانت بە قیامەت نییە بۆ دەچێ ڕیزی موسڵمانانەوە بۆچی خەڵکی دەخەڵەتێنی ئازادانە بیر و ڕای خۆت دەرببڕا ئازا و ئازاد بە ئیمانداری بە حەق بە بەڵام یان کافری بە حەق بە بەڵام منافق و دووڕوومە بە لە بۆری هەڵسوکەوتی کۆمەڵایەتیدا تکایە موسڵمانان با پاک و پخت بین لەگەڵ یەکترا چوویتە ماڵێک نان و نمەکت کرد ڕازگۆ بە لەگەڵیدا وەڵی قەت خۆت نیشان مەدە دۆستی گلەیت لێ هەیە لە ڕەفتارەکانی ناڕازی بە زمانێکی شیرینی ڕەخنە ئامێزی گوڵباران نەک بە زمانێکی ڕق و زبر و ترش هەموو جا دەتوانن ڕەخنەکانیشمان بە زمانی گوڵ بڵین گوڵبارانی بکەین بە هەدیەخ ڕەخنەکانی پێ بڵین بەڵام چەند ناشرینە لە ڕووی خۆی مەدحی بکەیت تۆ کەسێکی ئاوا و ئاوا چاکی کە چوویتەوە دەرەوەی ماڵەکەی میواندارەکەت بەجێ هێژ ئەمجا لای دۆست و ئاشنانت زەمی بکەیت ئەمە پێدەوتێ دووڕووی ئەگەر کاسبکارین با دووڕوو نەبین کەسێ دێ متمانەی پێتە ڕوو دەکاتە نووسینگەکەت بۆ کڕینی خانوویەک شوقەیەک زەویەک بۆ کڕینی ئۆتۆمبیلێک بۆ کڕینی کەلوپەلێکی کارەبایی لە دوکانەکەتدا بۆ هەر ئەشیایەکی تر بۆ ڕاستگۆ نابی لەگەڵیدا تۆ یەک دنیا دڵسۆزی خۆتی بۆ دەردەبڕی زمانت لەگەڵ یا شیرینە قورئان فەرمووی دووڕوو کە قسە دەکات زمانێکی شیرین فەنان فەیلسوف شکڵ و شێوە و هەیکەلێکی پێوەیە ئەڵی تۆ بڵێ ئەمە بۆ $100 ئەو هەموو سوێند و قورئانە بخوا ئەم هەموو دڵسۆزێ دەرببڕێ ناڕازگۆ بە لەگەڵیدا چونکە ئەو کەسانەی کە ڕازگۆ نین یحسبون كل صيحة عليهم
واللهی دایمە لە دڵڕاوکێدا دەژین منافق دایمە لە دڵڕاوکێدایە ئەو کەسەی لەگەڵ خەڵکە دڵ و زمانی یەک نییە بەردەوام لە دڵڕاوکێدایە بۆیە با دڵ و زمانمان یەک بێ ئەگەر مەرحەبای هەر کەسێکمان کرد ڕازگۆ بین کەسێ متمانەی پێمان بوو گرەی دڵی خۆی دەردە دڵی لە لای کردین تخوا با ئەمانەتی پارێزین با خیانەتی پێ نەکەین با دووڕوو نەبین دێمە سەر وەڵامی پرسیاری بەڕێزان مامۆستاشنا لە یەکەم پەیوەندیمان بوو فەرمووی دایکم کرێت چییە بە تەمەنە نەخۆشی هەیە یادەی هەیە هەرچەند موچەی خۆی هەیە بەڵام دیارە بەشی ناکە خوشکەکەشی بە هەمان شێوە هەژارە خی گەورە پاداش داتەوەکە خۆشت موچەخۆری بەڵام ماڵجیایی لەگەڵ مێردەکەتانە کردووە دەستخۆشی لێ دەکەم هەموو ئەو بەڕێزانی کە ئافرەتن و موچیان هەیە قەت چیسەجیایی مەکەن هەر ماڵێک موچەی خۆم و موچەی تۆی تێدا بوو دڵنیا بن بەرەکە لەو ماڵە هەڵدەگیرێ هەرچەند ئافرەت حەقی ماندووبوونی خۆی هەیە و مافی ئەوەی هەیە مێردەکەی هەموو نەفقاتی ماڵ پێشێ بەڵام مادەم ژنەکەش دەڕواتە دەرەوە بەشێک لە بەرپرسیارەتی ماڵەکەش واتە کە ئیشوکاری ناوماڵ وەکو خزمەتکردنی مێرد منداڵ ئەمانش تۆزێ خەلەلیان تێدەکەوێت لە مقابل ئەوەدا ئەوی شتێک بۆ ماڵەوە دێنێتەوە ئەینا هەموو نەفقاتی ئافرەت و منداڵ و هەموو ماڵ لەسەر پیاوە لەی شەریعەتی ئیسلامیدا ئافرەت ئەو پارەی کە بە میراد وەری دەگرێت کە بە موچە وەری دەگرێت کە بە دیاری بۆی دێ هەمووی خۆیەتی بەڵام خوشکە ئاشنا دادا ئاشنا مامۆستا بەڕێز جەنابەت ئینشاءالله مادام ئەوە کەسێکی ڕۆشنبیر و مسلمان و دڵسۆزی بە خوشکی خۆم بڵێم قەینا ئەمەی تۆ هەرچەند پارەی خۆتە بەڵام گەورەی و کەسایەتی خۆت کە لە تەلەفۆنەکە دەرت بڕی ناڵی پێر عیبە بڵێ موچەی خۆم ڕاست دەکەی ژنی عاقڵ و ژیر قەت کارێکی وانە کە بەرەو ڕووی مێردەکەی بڵێ من خاوەنی پارەم تۆ چەتری ماڵمانی تۆ گەورەی ماڵمانی تۆ پیاوی ماڵی تۆ کەسایەتی گەورەی ماڵی تۆ بەرپرسی یەکەمی ماڵی ئەمە گەورەی تۆ دەردەخە ئەمە بچووکی زەعیفی ئافرەت دەرناخە ئەوە ژیری ئافرەتە کە ماڵەکەی خۆی هەموو بەهی مێردەکەی دەزانێت پیاوی ژیر و عاقلیش دەبێت لەوە تێبگە خۆزگە مێردی بەڕێزی شیرین ئینشاءڵڵا کە کەسێکی دڵنیام هەروایە زیاتر لە هەست و نەستی تۆ تێبگەیشتایە دایکی تۆ دایکی ئەویشە بەڕواتان بێ خەسوومان دایکمانە ژن خوشک خوشکمانە ئەگەر هەر کەم و کوڕێکیان هەبێت چۆن ئێمە بۆ دایکی خۆمان دڵسۆزین ئەبێ هەمان هەستیشمان بۆ دایکی خێزانمان بۆ خەسوومان هەبێت چۆن بۆ خوشکەکانی خۆمان دڵسۆزین ئەگەر کەم و کوڕیان هەبێت لە دەمی خۆمانی بگرینەوە با منداڵەکانی خوشکەکە محتاج نەبن ئەبێ هەمان هەستیش ئیماندارانە و ئینسانیشمان هەبێ بۆ خوشکی خێزانمان ژن خوشکیش هەر خوشکە بەڕێزان بۆیە تۆی بەڕێز نەسیحەتێکی برایانەت دەکەم قەت لە پشتی مێردەکەتەوە 250 دینار زایە مەکە هەرچەند تۆ گونەهبار نابی لە ڕووی شەرعیەوە چونکە تۆ کەسابەت دەکەی کار دەکەی موچەل وەردەگری مافی خۆتەوە ئەوەندەش سەرف ناکەی زیادە ئیسرافی بکەی بە ژیانتانەوە دیار بێ ئەوەندەش سەرف ناکەی تەنان مێردەکەشت پێ بزانێت تۆ گونەهبار نابی لە ڕووی شەرعیەوە بەڵام بۆ ئەوەی شیرازەی ئەم ماڵە حەد لەسەر ئەم متمانەیە بمێنێتەوە متمانە خوشکە ئاشنا وەکو شوشەوە یەک جا درزی تێکە و زۆر بە زەحمەتە چاپ بێتەوە ئەو درزە هەر دەمێنێ یەک جار مێردەکەت لە هەموو تەمەنە هەستی پێکرد کە تۆ 10,000 تەبعەت داوە بە ماڵی دایکت بە خوشکەکەت ئەو متمانەیە لە نێوانتاندا کەر دەبێ هیچ شوێنی هیچ کەسێکیش لەم سەر زەویەدا نییە جێگەی مێردەکە بۆ تۆ بگرێتەوە بۆیە بە زمانی شیرین تا دەتوانی ئەو گوناهبار نابێت چونکە ماڵی خۆتە بەشێک لە موچەی خۆتە ئەوەندەشن نەداوەتێکەوە تەسیل لە ماڵەکەتان بکە گوناهبار نابی لە ڕووی شەرعیەوە بەڵام هەموو شتێک کە شەرع ڕێگەی پێدەدا ئەبێ بزانین ئەم مەسلحەتە مەفسەدێکی لە پشتەوە نەبێ واتە ئەم چاکە و خێرەی کە حەقە واجبە لەسەرت بیکێ حەقی خۆتە بە تایبەت بۆ دایکەکەت ئەوە بەڕاستی دەبێت دووکارێکی وانەکرێ متمانی مێردەکەت لەدەستدەیت تکایت لێ دەکەم ئینشاءالله حتا دەتوانی بە زمانی شیرین و خۆشەویستانە مێردەکەت ڕازی بکەی کە بەیەکەوە ئەم کارە بکەن بەیەکەوە سەردانی دایک و ماڵە خوشکەکەت بکەن و هاوکاریان بکەن ئەگەر وتی نا بە هیچ شێوەیەک ڕازی نیم قەی ناکە تۆ خی پەروەردگار گوناهبارم ناکە بەڵام قەت کارێک مەکە ئێستا تۆ هەست دەکەی لە دڵەڕاوچێدای ئەو دڵەڕاوچەیە خوشکە باشەکەم لە دڵی خۆت دامەهێڵە بەڵام بۆ ڕابردووکە کردوتە هیچ گوناهێک لەسەر نێو دەستت خۆش بێ بەڵام بۆ داهاتوو بە ئەم مەسلحەت و خێرە گەورەی کە لەگەڵ دایک و خوشکتا دەیکەی مەفسەدەیەک و خوا نەخواستن نەبێتە نمایی نەمانی متمانە لە بینی تۆ هاوسەرە بە ڕێزەکەتدا یا ڕەبی بەرەکەت بکەوێتە ماڵتانەوە دایکی بیلال فەرمی سەردانی گۆڕستان جاری وا هەر بوونە ئێسقان بەڕێزان سەردانی گۆڕستان سونەتە بە تایبەت بۆ ئەوی کە بیری یەکەم بیری قیامەتی خۆمان بخەینەوە وەڵڵی هەر یەکێک لێمە زەرورە بەناو سەردانی گۆڕستان بکەین سەلامیان لێ بکەین سەلام بەڕێزان لە کەسێک دەکرێت کە ئاگایە لێیەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتەکانی ئەوەندە زێڕین و پڕبەرەکەت بوون
کاتی بۆشایی و فەراغی نەبووە لە هەموو عمری پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕحمان بە قوربانی بێ یەک دقە و برگرت چرکەیەکی نییە کە کارێکی گەوری تێدا ئەنجام نەدابێت کەچی لەگەڵەوەشە دەبینی چەند کاتی تەرخان کردووە لە شەوە خاتو عایشەی بەجێهێشتووە هەمووی لە فەرمودەدا هاتووە لە ڕۆژە هاوڵانی بەجێهێشتووە سەردانی شەهیدانی ئوحودی کردووە سەردانی گۆڕستانی بەقیعی کردووە دوای چەندەها ساڵ سەردانی گۆڕی دایشی کردووە لە سەری گریاوە سەردانی گۆڕی خاتو خەدیجەی کردووە نزیکی 10 ساڵ دوای وەفاتی ئەمە هەموو پێمان دەڵێ کە مردووەکان بەتایبەت ئینشاءڵڵا ئیمانداران ئەوە ئێمە هەمووان بە ئەهلی ئیمان دەزانین هەمووی لەسەر شایەتمان و ئەهلی قیبلە مردوون پاشان چێچاک و خراپەوە بەس ئەڵڵا دەیزانێت بەڵێ دایکی بیلال ئینشاءڵڵا بەونێتەوە سەردانی گۆڕستان کە سەلامیان لێ دەکەی جوابی سەلامەکە دەدەنەوە پێت ئاسوودە دەبن دوعا خێرەکان قورئان خوێندنەکان پێیان دەگا بە ئیزنی خوای گەورە دوعای خێر بۆ خۆت و بۆ ئەوان بکە بڵێ خوا لە گوناهەکانیان خۆش بی خوا لە گوناهی منیش خۆش بی خوا ڕەحمیان پێ بکەی خوا سزای گۆڕیان لەسەر هەڵگری خوای گەورە ئەوانە بێکەسن لەم گۆڕەدا خوا بەزەی تویان دەبێتەوە ئەم دوعانە هەموو تەئسیری هەیە خوا لە گوناهیان خۆش دەبێت و بە دوعاکان ئاسوودە دەبن بەردەوام بەقەدەر پێویستی سەردانی گۆڕستان بکە و بەڵێ بەویست و ڕەحمەتی خوا والله ئەعلەم مردووەکان ئاگایان لە حاڵی زیندوەکانە کەسێک لە حادیسەی سیارەدا ئەولادێکی ئەم خوشکە بەڕێزەم دایکی بیلال ئەولادێکی لەدەست داوە تەمەنی نزیکی 18 ساڵ بووە یا ڕەبی خوای گەورە جەزای بەخێرت بداتەوە لە سوڵحی عەشایریدا بەڕێزان پرسیارێکی جوان بوو ئێمە زۆر جار ڕێز عەشیرەتێک سێ چوار پیاوی ماقۆڵ مامۆستایەکی ئاینی ئەمە هەمووی لە ڕووی دڵسۆزیەوە دەیکەن خوا پاداشتیان داتەوە بەڵام هەڵەیەکی گەورەشە کە زۆر جار ناگەڕێن یەک بە یەکی ئەوانەی کەوا پەیوەستن بە خوێنی ئەم لە ناوچۆوە ئەم کەسی کە شەهید بووە لەو ڕیشاڵاوانە شەهیدی قیامەتن کە بە ڕووداوی هاتوچۆ ئەم سەکن بوواتە سایقیش نەبوو بڵێ کەم تەرخەمێک لە ڕوویەوە بووە و هەموو یاسای شۆفێری و بەڕێزانی پۆلیسی هاتوچۆ بەپێی ئەو یاسایی بۆ لە خوڕین داناوە بەرامبەر واتە ئەو کەسەی کەوا کارەکەی لە دەست قەوماوە و توانە ئەمە کارێکی ناڕەوای کردووە نایاسایی کردووە بەڵام بە سوڵحی عەشایری ئەمانش کە بە پەرۆشیەوە دەچنە ناوەندەوە دەڵن بە ئەم دوانە خزمەتیان نەفۆتێ بە ئاژاوە گەورەتر نەبێ وە کابرات خستە سجنەوە 20 ساڵ سجنت کرد چی لێ پەیدا دەبێت هەر سوڵح باشترە بەڵام ئاگامان لێبێ لە سوڵحی عەشایریشە چۆن پرس بە باوەک دەکرێت بەخوا بە هەمان شێوە دەبێت دڵی دایکیش ڕازی بکرێت و پاشان ئەوەندە پەلەن نەکرێت لە سوڵحەوە تا سەڵێت باوکەکە لە دوای گردن ئازایی و سوڵحی عەشایریەکە کە ئینسانی مەرد یەکجار لە بەردەمی مەجلیسا کەسێکی ئازاد کرد تەواو نابێ هیچی لێ دڵا بمێنێ تەواو بوو تۆ لەبەر خاتی خوا ئازادت کرد لەبەر حرمەتی ئەو کەسانی کە دڵسۆزانە پێتەوە ماندوو بوون بەڵام ئاگامان لێبێ باش دەکان ئەوەندە کتوپەڕ نەبن کە دوای پەشیمان بیت من تکام وایە ئەو کەسانی کە یا ڕەبی خوا پاداشتیان دەداوە لە مامۆستایان یاینی لە ڕەسەر و کۆزەکان لە پیاماخوڵانی بەڕێزی وەکو جەنابتان کە دەچنە سوڵح و ئاشتیەوە یەک بە یەک بگەڕێن ئەو کەسە ئەگە باوکی هەیە باوکی بەدڵ قەناعەت پێ بکرێت دایکی بچنە خزمەت دایکەکەی بەقەدەر باوکەکە دایکەکە زیاتر جەرگ سوتاوەکو ئەم دایکە دەبوایە سا بچنە خزمەتی لە دڵەوە قەناعەتی بکردایە پاداشتی خوای گەورەی بۆ باز بکرایە ئەنجامی سوڵح و ئاشتەوایی و لێبوردن ئیتر دەسەڵاتێک نییە قەدەرێک و تازە هاتووە ئامەنا بالقەدەری خەیریه وشەڕیه ئەوەی کەوا بەدڵمانەوە کە ناڕەحەتیە بەسەرمانە پەروەردگار تازە بڕیارێکی لەسەر داوە بەپێی یاسا بەرامبەر خەتابار بووە ئیشەڵڵا دادە ژیان دایکی بیلا تۆ دوعای شەڕی لێ مەکە قەت دوعای شەڕ لەبەر خاتی منداڵەکان لە کەس مەکە کەسی گەورەی وەکو جەنابەت ئێستا تۆ چەند جەرگت دەسووتێ ئەهاگەر کە بڵێ فڵان کەس یا ڕەبی خوا لە ناوی بەرێ ئەزانی ئەو ئەولادەش کە تۆ دوعای لێ دەکەی دایکی هەیە بەس لەبەر خاتی وشەی دایکایەتی دایکی بیلال تکایەکی کوڕ و دایکانە لێ دەکەم قەت دوعا لە کەس مەکە چونکە چەند تۆ جەرگ سوتاوە تخوا با جەرگی کەس نەسووتێ بڵێ یا ڕەبی خوایە وەکو من جەرگم سوتا خوایە ئەولادەکانی ترم سەلامەتکەی یا ڕەبی خوای ئەو کەسەش کە بوو بەهۆی لە ناوچوونی ئەو ئەولادی من خوایە ساڵحی کەی خوایە هیدایەتی بدەی خوایە بە خۆیان بچێتەوە خوایە جەرگی دایکی نەسووتێ ئەمە گەورەیە ئەمە خوا زۆری پێخۆشە ئەمە لە تۆ ئیماندار من دڵنیام دەوەشێتەوە گە پێشتر بوو بێ ئینشەڵڵا خوا گوناهباری نەکردووی بەڵام لەمەوەدا دوعاکانت بگۆڕە دوعای هیدایەتی بۆ بکە دوعای ئەوە بکە کە وەکو تۆ هیچ دایکێک خوای گەورە بەو قەدەرە تاقی نەکاتەوە بەو شێوەیە جەرگی نەسووتێ ئینشەڵڵا تۆ لە بەهەشتا بکە بە ئەولادەکەی خۆت شاد دەبێەوە دنیا هەر تێدەپەڕێ بەڵام ئەوانەی کە سوڵح دەکەن تەنانەت ئەگەر کەسێک مرد لە حادیسەی سیارە بە هەر شێوازێک لە ناوچوو وەفاتی کرد منداڵی بچووکی هەبوو تکایە نابێت سەر لە سوڵحی عێشایرەکە کە عەفوو بن ئەی ئەو منداڵانە ئەبێ حەقی ئەو منداڵانە بە هەموو شێوەیەک وەرگیرێ تەنانەت دایک و باوکەکە و خوشک و براکان عەفویان کرد ئەی منداڵەکانی خێزانی عەفوی کرد لە بەشی خۆی بەڵام منداڵەکانی نابێت بێ حیسەدا بندرێن
ئەبێ زۆرمان ئاگالێ بێت لە سۆحی عاشاریدا تووشی ئەو هەڵەیە نەبین دایکی ویلال یا ڕەبی خوا جەزای بەخێرت داتەوە ئینشاءالله تازە شتەکە ڕۆیشتووە سڵح باشترینە تۆ ئینشاءالله پاداشتی خۆت تەنها لە ئەڵڵا بوێ و دوعای شەڕیش لەبەر خاتی ئەولادەکانی خۆت تۆ ئازاری جەرگسووتانت چێشتووە قەت دوعای لە ناوچوون لە هیچ کەسێک مەکە چونکە ئەویش دایکی هەیە دایکی ئەویشیش تاوانێکی نێوەکو تۆ خی گەورەی جەزای بەخێرتان بداتەوە کاکە ئیسماعیل فەرمووی وەڵڵی بێموچێ وەڵا برام ڕاز دەکەی وەڵی حکومەت پێویستە هۆشیارتر بێ بە خۆیدا بچێتەوە کەسێک کرێکاریت بۆ دەکا نابێ لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کەسێک کرێکاری بۆ کردووی ئوعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه پێشەوەی عرەقی نێوچەوانی لە ئێوارە وشکاتەوە دەکرێکەی خۆی بدەیە مۆزەف وەڵڵا حەق وایە یەک دوو ڕۆژ موچەکە وەختی بمێنە کەبی دەیتێ موچە پارەیەک لە وڵاتەدا کە نرخێکی نەماوە جا لە کاتی خۆشینانەی دێتێ بە دوو سێ مانگوی دەیتێ وەڵڵا حاڵی میلەتەکەمان باش نییە هەندێک کەناڵی بێخێر و بێر هەن بۆ حیزبێک 4-5 کەناڵی هەبێت کاکە بووە دوو کەناڵت بەسە کوڕی یەک کەناڵت بەسە پارەی ئەو کەناڵت بێگرەوە بیدە بۆ فەقیر و هەژارە پارەی ئەم هەموو بەناو هونەرمەند و بەناو هونەرمەند و بەناو مۆدێل و نازانم یاریزان و چی کە ئەسڵەن نا وەرزشەوانی ڕەسەنن نە هونەرمەندی ڕەسەنن نە کەسایەتی بەرزی ئەم وڵاتەن تخوا و پارەیە بە حکومەتیش بگرێتەوە دڵی فەقیر و هەژارەکەی پێی خۆی پێخۆشکە کە مستەحەقە موچە مافێکی سەرەتایی مرۆڤە لە هەموو وڵاتێکە ئەینا حکومەت ئەگە تەنانەت موچەشن نەبوو واجبە هاوڵاتی خۆی نەهێڵە محتاج بێ وەکو کاکە ئیسماعیل و هەزارانی تری ئەم وڵاتە یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحممان پێ بکە حکومەت بەهۆش خۆیدا بێتەوە حد کاکە داهات لە وڵاتەدا زۆرە بەڵام بەڕاستی دابەشکردنێکی ناعەدالەتانە هەیە بە حەقیقەتە مجاوتومانە والله دڵسۆزانە دەڵێن بە ئەم ئازادی لەم حکومەتی هەرێمی کوردستان و لەم کیانە کوردیەدا هەمانە تخوا با بۆمان بەرقەرار بێ ئەگە خوا نەخواستە درزی تێکەوت و شەق بوو تێدا چوین بەخوا هەمومان تێدا دەچین ئەو کاتە من وەکو هاوڵاتێک لەوانەیە لە 100 زەرەت بکەم بەڵام کاکی مەسوود لە 100 زەرەت دەکات زەرەتی تۆ گەورەترە بەڵام ئەگەر ماین من بە کەمێک ڕازیمەوە بە کەمێک ڕازیەوە هاوڵاتی بە کەمێک ڕازیێتە تۆش زۆر پارۆکی تۆ با گەورەتر بێ زۆرتر بێ بەڵام بادات پەروەری کۆمەڵایەتی هەبێ بەخوا خوش لێمان ڕازی دەبێ و وڵاتانیش هاو پشتمان دەبن ئەگەر ئەم گەندەڵی و نەعەدالەتیش هەبێ دۆستەکانی دەرەوەشمان دڵنیام لەدەست دەدەین خوا ڕەحممان پێ بکە دادە نەسیم فەرمی باوکم نەخۆشە لەبەر ئەو سونەتەکانم پێ ناکرێت قەیناکە دادەیجان نوێژەکەت بە پێک پوخت و خاوێنی لە کاتی خۆیدا بکە خێرا بگەڕێەوە خزمەت باوکت واللهی دادە نەسین ئەوەی خزمەتی باوکت دەکەی بەویستی خوای گەورە لە نوێژی سنەت ئەجری زیاترە فەرز ناڵم فەرز لەسەر و هەموو شتێکەوەیە بەڵام تۆ نوێژە فەرزەکانت دەکەیت تا براکان دێنەوە بۆ عیشا ئەوانی تر مەجالت هەیە دڵنیا بە خوشکە باشەکەم ئینشاءالله تۆ خزمەتی بابە نەخۆشەکەت بەخوا بەقەدەر نوێژە سنەتەکە ئەجری زیاتر نەبێ کەمتری نییە گوێ لە قورئان دەگری بە پاڵکەوتنەوە ئاسایی گوێ لە قورئان بگری بە پاڵکەوتنەوە بەڵام کە ڕوقەی شەرعی دەخوێندرێ هەموو لە شت دەلەرزێ من باوەڕ ناکەمەوە شتێکی وا هەبێ ئەوە تەنها دڵ و دەرونی خۆتە خۆت وا هەست دەکەی کە ڕوقەی شەرعی خوێندراوە یان کەسێکت بینی وای لێ هاتووە نەخێر ڕوقەی شەرعی قورئانی پڕبەرەکەت و بەخشش مرۆڤ هێور دەکاتەوە ئەلا بذیکری الله تطمئن القلوب گەورەترین زیکریش قورئانە ئینسان بە یادی خوا بە زیکری خوا بە قورئان خوێندن بە گوێگرتن لە قورئان ئارامی بەسەرادێ نەک نەشی بلەرزێ ئەوە تەنها حاڵەتێکی دەرونیی نائاساییە هەوڵ بدا کە تۆ خوای گەورە قسەت بۆ دەکا کە قورئان دەخوێندرێتەوە جا ئەو کەلامە شیرینەی خوای گەورە ذاتی الله سبحانه وتعالى ئینسان چۆن نەعوذ بالله دەبێ ئیشەڵڵا تۆ خەلەلی ئیمانی نییە بەس هەلایەنێکی دەرونی خۆت وا دروست کردووە لەمە دووە کە گوێت لێگرت ئەو پەڕی هەز بە ئارامی بکە کە زانی شدیتە تاوە مرۆڤیش لە گوناهبار ناوی لە حاڵەتێکیشە تاوە هەڵێ هەز دەکەی تێربووی قورئانەکە بکوژێنەوە موبایلەکە بکوژێنەوە ئاساییە خوشکە فاتیمە فەرمووی نیو سەعات پێش نوێژ دەست نوێژ دەگرم بە زیکر و سەڵاوات و ئەوانە ئایا بیدعەیە نا وەڵڵا هەموو قورئان بخوێنەوە خوای گەورە لەباری زیکرەوە کە سڵاوەت هەر بەشێکە لە زیکری خوای گەورە ئەمری خوای پەروەردگاری لەسەرە سبحان الله والحمد لله والله أكبر وتسبيحات واستغفر الله أما ذكرا كثيرا حمو قرآن سيدك ذكرا كثيرا ذكر با زور به يا ربي خوشك فاتمة دستو شاول خوش بدعاء خيريج بو امو مسلمانان وهمو اهل ايمان ك همو مجاهداني مسلمان ك لهمو شوينك دنيا دا ان شاء الله بردوام با اهل ايمان اويا بانك بخبري ناينه بيش بانك بخبره ئای چ بەرەکەتێکە خۆزگەمان بەخۆت خوشکە فاتیمەکە نیو سعات خۆزگەی مەژوە ئازا بووینایە لەسەر بەرماڵەکەت چاوەڕێی نوێژمان کردایە ئەو مەسافەی کە تۆ دانیشتوی چاوەڕێی نوێژ دەکەی خوا هەموو بە نوێژکردن بۆ حساب دەکات یا ڕەبی دەستت خۆش بێەوە قەت ناچێتە قاڵبەی بیدعەوە لەسەر هەموو ڕەئی زانانی ئیسلام ببێت جیاوازی
دوو ڕۆژی برازەکەت پێرار قەرزارە نەخێر ئەگە ساڵی بەسەرا تێپەڕی کرد 4 ڕۆژ ناگرێتەوە بەڵام ڕۆژوەکەی کە گرتەوە کەفارەتشی لە مەسەبی ئیمامی شافعیدا لەگەڵ بداواتە هەموو ڕۆژێک 3000 4000 دیناریشی لەگەڵا بکا بەخێر ئەگەر 2 ساڵی بەسەرا تێپەڕیەوە 2 فیدێ دەچێت لەسەر ئەویش لەسەر مەسەبی ئیمامی شافعی و هەندێک لە زانایان ئەگە پارەکە لەسەری قورس بوو تەنها ڕۆژوەکەی بگرێتەوە مادام بە عەمدی دوای نەخستووە هیچی لەسەر نییە ئەگەر ئیمکانێتی مادیشی هەبوو یەک ڕۆژ و قەزا دەکاتەوە لە جیاتی ڕۆژێک دوان قەزا ناکاتەوە واتە 2 ڕۆژی فۆتاوە 4 ناگرێتەوە هەردوو دەگرێتەوە بەڵام کەفارەتەکەی 3000 4000 بۆ هەر ڕۆژێک بدات هەژارێک ئەمە زۆر باشترە نورون عەلا نور کاکە هاوڕێ باسی ڤیزەکارت وانەی کرد وەڵی کاکە هاوڕێ ئەو ڕم بێ لە زانستی مندا نەبێ ئینشاءڵڵا گە بۆت کرا پەیوەندی بکە بە کاک دکتۆر خالیدەوە دکتۆر خالید محەممەد صالح برای دکتۆر عەبدولواحید لە ڕێی پێیجوشتەکانیەوە بەڕاستی پیاوێکە لە ئابووری ئیسلامیدا لەم ڤیزەکارتوانە زۆر شارەزایە زۆر متمانەمان بە عیلم و زانستی جەنابی دکتۆر خالید هەیە یان مامۆستانی بەڕێزی لیژنەی فتووە واللهی من ڕم بێ لەو بابەتەدا نەتوانم فتووا بدەم ئینشاءڵڵا خوا بەرەکەت بخاتە کار و کەسابەتەوە سوپاست دەکەم کە متمانەت بە ئێمە هەبوو ئینشاءڵڵا ئاوا بەردەوام بە لەسەر پرسینی حەڵاڵ و حرامی کار و کەسابەتت خوا بەرەکەت بۆ تێدەخە ئەگە دکتۆر خالید بە تەلەفۆن لە ڕێی پێیجەوە بۆم حاصل بوو زۆر باشە ئەینە مامۆستانی لیژنەی فتووە مامۆستایەکی شارەزا لەو وارەدا کە لە ئابووری ئیسلامی شارەزا بێ جێگەی خۆیەتی دادەبەیان ماڵی خزمێکیان بە چاوپیسی تۆمەتباریان کردو بەداخەوە کارێکی باشیان نەکردووە بەڵام خوشکە فاتیمە دادەبەیان من یەک شتت پێ دەڵم بەو شێوەیەش دڵ و دەرونی خۆتی پێوە مەسووتێنە تەرکی سیلێ ڕەحم و خزمایەتیش مەکە یەک شتیان پێ بڵێ من مسلمانم ئێوەش مسلمانن وەرن بە شریعەتی خوای پەروەردگار من ڕازیم پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر کەسێک ترسان گومانیان بە تۆ بردە وتیانە دادەبەیان ئەو فڵان کەسەی لە چاو بردو تووشی ئەو نەخۆشیە بووە بڵێ من دەستنوێژ دەگرم ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێتی دەستنوێژ بگرە هەر وەکو دەستنوێژی ئاسایی دوایی ڕێز و حرمەتم هەیە بۆ خوشکی خۆم تۆش خوشکی گەورەمی لە ناوکت بەرەوژێت لە پشتێن بەرەژێت لە حەمامێکا بچۆن ناو تەشتێکەوە ئاو بە خۆتاکە و ئاوەکە هەموو کۆبکەوە بیکە دەبەیەکەوە بۆیان بنێرە بڵێەوە ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر کەسێ ترسای لێ کە بە چاوی تۆ بوو بێ کە الحەمدولillah تۆ چاوپیزنی ئەوان گومانیان وایە ئەوەندە بابەتەکە گەورە مەکە ئەوەندە خۆتی پێوە مەسووتێنە ئەوەندە تەرکی خزمەتی مەکە دەستنوێژ بگرە لە پشتێنت بەرەژێر ئاو بە خۆتاکە لە تەشتێکا خۆی بکەوە ئەگەر بە چاوی تۆ خوا نەخواستە فەرەزنا بە چاوی تۆ بە چاوی پیسەوە بوو ئەم ئاوایان بەسەری نەخۆشەکەدا کردو بە بەدەنی داهاتە خوارەوە وەڵڵاهی دەست بەجێ چاک دەبێت ئەگەر چاوی پیسی تۆ بێ بەوە ڕزگاری دەبێت ئەوانش دڵیانی استراحەت دەکات خوا دەکات نەخۆشەکە چاک دەبێتەوە و لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە ڕووی داوە سەحابەش پێشیان ناخۆش نەبووە ئەگەر خوا نەخواستە نەخۆشی تریش بێت تۆ ئەم ئەرکەی ئاینەی کە لەسەرتە جێبەجێت کرد ئیتر لەوە دووە مەرحەبایەک بار لە ڕێگادا هەر بمێنێ ئەوانیش دەبێت هیچیان لە دڵانە مێنێ بڵێن ئەشهەدو لێمە داوای لێبوردن لە تۆ دەکەین گردنمان نازاکەکەم تۆمەتەمان خستە پاڵتۆ ئەوەی شەرع داوای کردبوو حەدیث فەرموو بووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێنمایی کردبووین جێبەجێت کرد ئاوەکەت بۆ ناردین بەسەری نەخۆشەکەمان دەگەڕ خوا نەخواستە چاک نەبوو ئەوە دیارە بە چاوپیستیەوە نەکەوتووە ئینشاءالله خوا ڕەحممان پێ بکە خۆمان پارێزین مادام کەسێک لێمان بە گومانە تکاتان لێ دەکەم موسڵمانان بەگشتی با ئەوەندە تێکەڵاو نەبین ئێمە زۆرجار دۆستایەتیمان هێندە بەهێزە ماڵ و حاڵمان تێکەڵاوە کە پشتمان لێ کرد وا پشت لە یەک دەکەین ئەمجا مەرحەبای ڕێگاشمان نامێنێ نا ئەوەندە با لە ناوەندا بژین نەهێندە تێکەڵ بە بەو شێوەیە کە خوا نەخواستە بەیانی کابرا نەخۆشێکی بوو تۆ بە چاوپیس بزانێ تۆش ئەوەندە دڵ و دەروونت گەورە بێ با قەیچێکە من بە چاوپیسم نەزانیوم ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی جێبەجێ دەکەم واللهی داوای لێبوردنیش لە خوا دەکەم و خۆشم بەوە نەزانیوە دڵ و دەروونم لەگەڵ کەس ڕانەقەناوە بە قسەیەکی شیرین قەناعەتیان پێ بکە مەرحەباییان کردی مەرحەباییان بکە مەرحەباییان نەکردی و تەرکی عەلاقەیان کردی تۆ لە ماڵی خۆت و ئەوانی لە ماڵی خۆت خوش لە قیامەتە هەر کەسە بەنێتی دڵی خۆی زیندوی دەکاتەوە حساب و کتابی لەگەڵ دەکات خوای گەورە بمان پارێزێ لەوەی کەوا بوختان بە خەڵک بکەین یان بوختانمان پێ بکرێ خوای گەورە دڵ و دەروون و زمانمان هەمووی وەکو یەک بێ ڕازگۆیانە پاک و پوخت دڵ سۆزانە ژیانێکی پڕ لە خۆشەویستی لە نێوان خۆمان و خوای پەروەردگار لە نێوان خۆمان و خەڵکی بەرامبەردا دەست پێ بکەین داپەڕە ڕەشەکانی ژیانمان واز لێبێنین بە ئاوی تەوبە خۆمان بشۆین تەوبە و ئیستیغفار بکەین لە گوناهەکانمان لە ئازاردانی دڵی بەرامبەرانمان بەڕێزان بەرنامەکەمان هاتە کۆتایی ئەم هەفتەیەش بە خوای پەروەردگارتان دەسپێرم ئەو پەروەردگاری کەوا سپاردە زایە ناکە ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن ئەم چەند وشەیە خوای گەورە لە هەموو لایەکمانی قبوڵ بفەرمێ سوپاس بۆ هاوکارانی بەڕێزم کە لە تۆمبارکردن و بڵاوکردنەوەی ئەم بەرنامەیەشدا ئەرکیان کێشاو لەگەڵمان ماندوو بوون دەستخۆشی بۆ پەیوەندیەکانتان بۆ پرسیارەکانتان بە خوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه
بێ